ئەمڕۆ ڕۆژی تەندروستی خوێندنگاکانە بە هاوکاری کۆمەڵگەی پەروەردەی هاوچەرخ هەڵساین بە کردنەوەی ئەم پێشەنگایە. پێشەنگاکەش پێک هاتووە لە کۆمەڵە فلێکس و هەروەها دانانی خواردنە تەندروست و ناتەندروستەکان بۆ ئەوەی خوێندکاران بە شێوەیەکی کردەیی بزانن کام خواردنە تەندروستە و کام خواردنە ناتەندروستە. بەڕاستی پێشەنگاکە پێشەنگایەکی زۆر ناوازەیە. زۆر بە جوانی خواردنەکان عەرز کراون بۆ خوێندکاران و بۆ ئامادەبوانی پێشەنگاکە بۆ ئەوەی لەوە تێبگەن. گرنگی خواردنی خواردنە تەندروستەکان بۆ قوتابیان لە ڕاستیە خواردنە تەندروستەکان بۆ قوتابیان و لەو تەمەنی قوتابیانە زۆر گرنگە بۆ ئەوان، چونکە تەمەنی گەشەی قوتابیانە لە تەمەنیشی مناڵیان بۆ گەشەی مێشک و جەستەشیان گرنگە، پێویستیان بە وزەیەکی زۆر هەیە لەو تەمەنەیە. بە پێچەوانشەوە خواردنە ناتەندروستەکان وا ئەکات تووشی نەخۆشی بن و گەشەیان دوا بکەوێت و لە چالاکی ڕۆژانەیان دوور بکەونەوە. و تەندروستیمان دەبێت بکەینە هەوێنی خۆراکەکانمان. بەڕاستی ئێمە لە ڕۆژی جیهانی تەندروستیە پێش وەخت هەوڵمان ناوە منداڵان هۆشیارکەینەوە بەرامبەر بە خواردنە سەردانە پۆشراوەکان، شیرینیەکان، شیرەمەنیەکان، ئەوانەی کە زیانیان هەیە. بەڵام لەم ڕۆژەیە چالاکی جۆرا و جۆر جەختی لەسەرەکەینەوە کە ئێمە لە منداڵانەوە دەست پێەکەین. بەڕاستی ئەگەر بڵی بە مناڵی مەسەن کوڕێکی 18 ساڵ تا بەیانی بڵێ ئەندۆمی مەخۆ ئەوە مەخۆ لەژێر فکری خۆیەتی. بەڵام ئەگەر لە مناڵیەوە ڕای بهێنین بە ئەو خواردنانەی کە ناتەندروستن، لەوە ئەچێ مەسەن کاریگەریەکەی زۆرتر بێ لەوەی کە تۆ بە مناڵێکی 18 ساڵ بڵێ، بە مناڵێکی 15 ساڵ بڵێ. بەداخەوە ئێستا خۆراکی هاوردە زۆر بووە. لەبەر چی ئەم خۆراک مریشکە کوردیەکەی خۆمان نرخەکەی لەسەرە، لەوانەیە هەموو کەس نەتوانێت بیکڕێ. یەکێک لە هۆکارەکانی بەکارهێنانی خواردنە ناتەندروستەکانەوەی کوالیتیەکەی نزمە، لەگەڵ کوالیتیەکەیان نرخەکەشی نزمە. هەموو کەس ئەتوانێت ئەندۆمیە گیانی مناڵەکە بە 250 کڕێ. خۆی دروستی ئەکا ئامادە ینی ئەتوانێت خۆشی دروستیکە. ئەمانە ئەبێ لایانی پەیوەندیدار بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی زۆر جەخت لەم لایەنەوە کاتەوە. من لە وڵاتێک بووم نەشتەرگەریەکم بۆ کرا زۆر حەزم لە نیسک بوو، تەنیا نیسکە پانەکەیان هەبوو. ئێمەش لای خۆمان تەنیا نیسکە سوورەکەیە، زیاتر ئەوە بەکارێنین، گن ئەوی تریشەیە. زۆر هەوڵمان نابگەڕین بە دوای ئەو نیسکەوتیان لێرە هەر نییە. خۆی وڵاتەکە دروستیەکەی نێرە بێمە خۆی بەکاری ناهێنێت، چکە ئەزانێ ئیسفادەکەی لە توێکڵەکەیەتی. بەڕاستی ئەمە ئەبێ حکوومەت ئیش لەسەر ئەمە بکە. بۆچی ئەو خۆی بەکاری ناهێنە و ئەی نێرە بۆ ئێمە؟ کەواتە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی لانی تەندروستی بێتە سەرخەت بۆ ئەوەی لە جیاتیەوەی نەخۆشخانەیەک بکەینەوە، با هۆڵێکی وەرزشی بکەینەوە. هەتا هۆڵەکان هەتا وەرزش زۆر بێ، جوڵە زۆر بێ، ئەتوانین بڵێن خستەخانەکان ئەتوانین ڕێژەی نەخۆشی کەم بکەینەوە.